ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕاسی. لە لاپەڕەسی ئەو کتێبە گەیشتینە پرسیاری 33 یان ڕاهێنانی 33. ڕاهێنانی 33 درێژی لاکان لە سێگۆشەیەکدا چارەکە مەترێکە، 40 سانتیم، 37 سانتیم. چێوەی ئەم سێگۆشەیە چەندە؟ بێگومان پرسیارێکی ئەوەندە بەباشی نەنووسرایە، بە ئاسانی نەنووسرایە. هیوادارم تێبگەن لەگەر هەندێش مەبەستیان درێژی لایەکان لە سێگۆشەیەکدا، سێگۆشە سێ لای هەیە، درێژەکەیان یەکە چیان چارەکە مەترێکە، واتە مەتر 100 سانتیمە، چارەکە مەترێک واتە 25 سانتیمەتر، لایەکەی دیکەی 40 سانتیمە و لایەکەی سێیەمیشی 37 سانتیمە. چێوەکەی چەندە؟ نازانم هەتا ئێستا زۆر لەو کتێبەی باسی سێگۆشە و چێوە شتیوان نەکرایە لە ناکاو ئەو پرسیارە هاتیە ئایا چەند؟ ئەو پرسیارە ئاسانە بۆ خوێندکار ئەوەی ڕاستی بی نازانم، هەست دەکەم ڕەنگە زۆر ئاسان نەبی، لەبەرەوە شیتەڵکردنێکی بەوردی لۆ دەکەم. لێرانە چار هەڵبژاردەشمان هەیە، بێگومان بەس یەکەچیان ڕاستە. بەچین بزانین سێگۆشە چییە و چۆن دروست دەکرێت. سێگۆشە سێ لای هەیە، بۆ نمونە ئەو لای یەکەم، لای دووەم، لای سێم دەبیتە سێگۆشە، یان ئاوا دروستی دەکەین هەر دەبیتە سێگۆشە. سێگۆشە هەر سێ لای هەیە، بەس جۆرا و جۆرن، گۆشەکانیان جیاوازی هەیە. گۆشەی ئاوا ئەوەش سێگۆشەیە، ئەوەش هەر سێگۆشەیە. کە بمانەوێت چێوەی سێگۆشە دەربینین، درێژی لایەکی کۆ دەکەینەوە لەگەڵ لایەکەی دووەمی لەگەڵ لایەکەی سێمی، هەر سێ لایەکان کۆ دەکەینەوە، سەرجەمیان دەردەینین، کە سەرجەمەکەمان دەرینە ئەوجا چێوەی سێگۆشە دەردەچی، کەواتە لایەکان کۆ دەکەینەوە ئاوا یەک لەگەڵ یەک، پاشان چێوەی سێگۆشەکە دەردەینین. با بزانین سێگۆشەکەی ئەمە هەمان بوو لایەکانی چێوەکەی چۆن دەربینین. گوتمان 1 مەتر دەکاتە 100 سانتیمەتر، چارەکە مەترێک دەکاتە 25 سانتیمەتر. ئەوەش سێگۆشەکەیەکە هەمانە، ئەوە یەک لە لایەکانی، ئەوەش لای سێم، دووەمی ئەوەش لای سێم. لای یەکێک لە لایەکان 37 سانتیمە، لایەکەی دیکەشی 40 سانتیمە، لایەکیشی 25 سانتیمەترە، وەکو لە پرسیارەکەی. ئێستا چێوە دەنووسین، چێوە دەکاتە سەرجەمی هەر سێ لای سێگۆشەواتە ئەو لایە کۆ دەکەینەوە لەگەڵ ئەو لایە لەگەڵ ئەو لایە، یان دەنووسن چێوە دەکات لا کۆ لا کۆ لا. لایەکی 25 بۆچی گوتمان؟ لایەکەی دی 40 سانتیم بوو، ئەوی دیکەش 37 سانتیم بوو. ئێستا ئەگەر بمانەوێت 25 و 40 و 37 کۆ بکەینەوە، باشترین ڕێگا ئەوەیە کە 25 بنووسین وەک 20 کۆ 5، 40کەش بنووسین وەک 40 کۆ 0، 37کەش بنووسین وەک 30 کۆ 7. پاشان یەکەکان لەگەڵ یەکەکان کۆکەینەوە، دەیانیش لەگەڵ دەیان. ئەگەر بینین بمانەوێت ئەو دەیانە کۆ بکەینەوە، دەڵێن 20 کۆ 40 کۆ 30. 20 لەگەڵ 40، 20 و 40 دەکاتە 60 یان 60. 60ش کۆ 30 دەکاتە 90 یان 90، ئەوە زانیمان دەکاتە 90.
پاشان نۆدەکەمان زانی، پاشان لای یەکانەکەی پێنج کۆ سفر هەر پێنج کۆ هەفت دەکا 12. پاشان نۆهەد کە هەمان بوو لە خانەی لە دەیانەکەی نۆهەد لەگەڵ 12 کۆ دەکەینەوە، سەرجەمەکەی دەبیتە 102 سانتیمەتر. چێوەی ئەو سێ گۆشەی دەکاتە 102 سانتیمەتر. دەنووسین سم واتە سانتیمەتر. ئەوە زانیمان چێوەی سێ گۆشەکەمان چەندە. دەگەڕێینەوە لای پرسیارەکان. 4 هەڵبژاردەمان هەبوو، کامەی هەڵبژێرین؟ 87 ڕاست نییە، 28 هەر ڕاست نییە، 92ش هەڵەیە کەوا بوو 102کە وەک بە خۆمان دەزانین کۆمان کردەوە 102کە وەڵامە ڕاستەکەیە 102. دێینە لای پرسیاری 34. پرسیاری 34 پرسیاری 34 دەڵێ ڕستە هەڵەکە کامەیە؟ ڕستە هەڵەکە کامەیە؟ 4 وەڵام هەیە، بە تەماشای ئایەکەی بکەین. وەڵامی یەکەم بزانین هەڵەیە یان هەڵە نییە. چ نووسرایە؟ 8 کۆ 10 یەکسانە بە 10 کۆ 8. ئەوە ڕاستە، هیچ جیاوازی نییە بڵێ 8 کۆ 10 یان بڵێ 10 کۆ 8 هەردووچی هەر یەکسانە، هەر دەکاتە 18. کەواتە ئەوە ڕاستە، ئەوە هەڵە نییە. بینە لای بێ 8 کۆ 1 یەکسانە بە 2 کۆ 7. ئەگەر 8 لەگەڵ 1 کۆ بکەینەوە دەبیتە چ؟ دەبیتە 9. ئەگەر 2 لەگەڵ 7 کۆ بکەینەوە ئەو دەبیتە چ؟ ئەویش دەبیتە 9. کەوابوو ئەوەش ڕاستە، یەکسانە، ئەوەش یەکسانە. دێینە لای جیم یان ج. 12 کۆ 3 دەکاتە 11 کۆ 4. 12 کۆ 3 دەکات چەند؟ ئەو 12 کۆ 3 دەکات چەند؟ دەکا 15. ئەو دەکا 15، هەردووچیان پێ کۆ دەکەنە 15. 11ش ئەو 11ش کۆ 4 ئەویش دەکاتە 15. کەوابوو ڕاستە. چ بڵێ 12 کۆ 3 چ بڵێ 11 کۆ 4 هەردووچیان دەکەنە 15، هیچ جیاوازی نییە. کەوابوو ئەوەش ڕاستە. ئەدی چ هەڵەیە؟ کەواتە هەر ئەوە هەڵەیە، چونکە 7 کۆ 9 دەکاتە چەند؟ 7 کۆ 9 دەکاتە 16. بەڵام 6 کۆ 8 دەکاتە 14. 16 لە چێ؟ 14 لە چێ؟ 16 ناکاتە 14 وەک یەک نییە. کەوابوو ئەوە هەڵەیە، هەڵە، چونکە دەرێ ڕستە هەڵەکە کامەیە یان وەڵامە هەڵەکە کامەیە؟ وەڵامە هەڵەکە ئەوەیە. هەتا وانەی داهاتوو هەر خۆش و شاد بی.